عزیزان خۆشەویستان ئەمڕۆ دانیشتین بۆ سازمانی یانگێکی کنجلانە بۆ ڕۆژی مە جەمشیدی ئینشاڵڵا بە بەند بە گۆرانی ئەوانەی لێرکوانە میوانن کەم و کورتیمان نابی لەگەر هونەرمەندی خۆشەویست کاکە ژیاری وندیان سوێ ملایەکان هەمە بەندۆ بە چاوزوانەکانی شای مسەوەڕان هەڵبەندماتن دەست پەنجە زێڕینەکانی کاکە زانیاری کوردی یاڵا ئەش هەی تاکەی ئەو دڵە شێتم حەشقی باڵای پەریبی بۆچی دەبێ هەو دڵەمە شێت و دەربەدەریبی هەی ئەگەر ڕۆژێ نەتبینم ڕاست دەمرم لە غەریبی دەترسێم ڕۆژێ بڕوە ڕاست لە من بێبەریبی هەی خۆزگەم بەو دووکاندارەی گەریارم مشتەریبی تاکەی لە دووری جوانی ژیانم دەردەسەریبی هەی خۆشی لە خۆم نەبینم بەس کوڕم بە سەریبی دەترسێم یارم تووشی غەم و ژانە سەریبی هەی بابی بە مێردی بدە تووشی دەربە دەریبی مێردەیە کە چی بکە هەر وەکو کەنگەریبی هەی بیداتە کابرایەکی تا مردن لە گەریبی دارەک لەسەر پشتی سەی دارەکیش لە سەریبی هەی زۆر جاران بە خۆم دەڵێم لۆ حالی خۆت غەریبی لۆ چناچێ داخوازی تا مردن هاوسەریبی وعدم دایە دەیخوازم تووچی سەرم وەریبی ڕۆژی مامزم شیدی دەڵێی زابت تەدریبی دۆستم حوسێن خۆشناوە هەر دەڵێم و دەڕیبی عارفین حاجی لوقمان با حەمە برادەریبی با حەمە برادەریبی هەیەوە گردون چرخەکەی چەپا و چەپ دەسوڕێنێ هەور لە ئاسمانی من زیڕەی دێدەقیژێنێ ئای خەم و خەپەت بەجارێ هێرشی خەمی دێنێ گورزی قەڵا ڕوخێم بێژین هەرەست پێدێنێ ئای سوپاکەی جەنگیز خەمبی ژیان تێکرد دەشکێنێ ئاگربی دەتکوژێنێ تۆڵا بێ دەتاوێنێ واز دەلود بەرزی بێنە ژین هەر دەدگرێنێ واز دەلود بەرزی بێنە ژیان هەر دەدگرێنێ گەڵای مانگی بەخاربی خەزان ناوتەوەرێنێ گەردون پان و بەرینە زۆر شتت بەسەر دێنێ ئای ڕۆژی مامەجم شیرم بارێم بەجێ نەمێنێ ئەو کەوشێ پێ ڕۆژی برام سەد پیاوی خوێڕی دێنێ ئای سڵاو لە کاکە ڕۆژی بەسەر بەرزی بمێنێ زێ خۆشناو لە لامە ئەڵڵا لە منی نەستێنێ کە چاوی منەواربین ژیان بە خێری دێنێ گوڕی حاجی لوقمانە سەر بەرزی بمێنێ بە ڕۆدانی مامزمشید خوایە لە مای نەستێنێ هەر چاوی منە ڕۆدان بەسەر بەرزی بمێنێ هەی حەز دەکەم بەندێ بڵێم لەسەر کچی مۆدێرن ئەوانەی لە لوبنانی یاخود لە ئێمپایرن هەی لە ئێرانێ ڕاهاتون ئێستاکە لە هەولێرن هەی لای بدەژین لێرە بە خۆشی ڕادەبێرن هەی حەیب نەبی حاشا عازری بەس لە دوی ئیشی خێرن لینگا خۆ برن دەکەنێ بەس بە فەعلی خۆڕ فێرن هەی لۆ کوڕە مەسوولەکان دەچن نامەی دەنێرن شەوێ هەتا سبەینێ یەکتری وەردەجێڕن هەی کابرا
دوو دەفعیناکە دوو سەتی پێدەژمێرن ئەو کارانە گوناحە نازانم چۆن دەوێرن هەی ئەو کارانە گوناحە نازانم چۆن دەوێرن بۆ ڕۆدان و کاگڕۆژی هەر دەڵێی بەچکە شێرن هەردووی برا یەکدینە هەر دەڵێی بەچکە شێرن ئەیلۆ مەمەکەم شوتاوم دڵدارم بە جێماوم ئاسمانی پڕ لە هەورم ڕووبارێکی قوڕاوم قەڵەمێکی شکاوم نامەیەکی دراوم بەسەر گۆنە خەیاڵە فرمێسکێکی تکاوم ئای کەسێکم گۆچان لە دەست نابینێ شوێرە چاوم لاولاوی گۆڕی شەهید لە قەدی خۆماڵاوم لە زێ ژوانی شەوێکە مۆمێکی یەڵگرساوم قەڵایەکی بەرز بووم بەسەرە خۆم ڕووخاوم ئای سەهۆڵێکی ناسکم هۆگر بە خۆریەتاوم ژیری وشکە ساڵی ما ڕووبارێکی بیاوم من چیرۆکی کوردانم ڕۆمانێکی بڵاوم هەی ئاهی پڕ لە عەسرەتی ڕقی ڕەش پۆش کراوم بەجێ مام لە چارە نووس بەدبەختەکەی بەستراوم ئای ڕۆژی مامەجم شیری گەلێکی ڕێز دێناوم سڵاو بێ لە کاکە ڕۆژ کزەی دڵ و هەناوم شێرەکەی مامەجم شیر هەرە تۆی سۆمەی چاوم ئەم شۆکان بە دڵ و گیان لەلای حوسێن خۆش ناوم ڕۆدانی مامەجم شیر نەڵێ نەیناوە ناو هەزار سڵاو لە ڕۆژی ئەم شۆ ڕێزی لێنا چەند خۆشە لە دنیایە کەسێ برادەردبی لە خۆشی و لە ناخۆشی بەدایم لەگەردبی هەی بڕۆی لە بۆ هەر شوێنێ هەر وەکو سێبەردبی یان لە ڕۆژی تەنگانە پێشمەرگەی سەنگەردبی هەی بە کورتی و مختەسەری هەر وەک جلکی بەردبی هەزار حاشا لەو دۆستەی گەر بە دوای زەرەردبی هەی هەزار حاشا لەو دۆستەی گەر بە دوای زەرەردبی یاخود بۆ پارە و پوڵی چاوی لە نەزەردبی ڕۆژی مامزم شیدی ئاگات لە برادەردبی کەسێ بکا بە دۆستت هەی ناباتێکەردبی بەڵام قەت لێ نەگەڕێ ڕەفیقی باغەردبی ئەی کارام پێ لەسەر نەکرا کارەیان لەسەرت کرد من شیوەنم دەژێڕان خەڵک سەمای بۆ دەکرد ئەو زوڵمەی کە لێم کرا بادەی تاڵم پێ دەکرد قسمەت قەدەر چی بڵێن هەژاری وای لە من کرد ئەی بۆ پارە و ماڵی دنیا ئاڵقەیان لە پەنجە کرد بەدبەخت نەبووم شەمعی بەختەوەریت هەڵ نەکرد من خەمم لە باوەش بوو تۆشێت لە باوەش دەکرد ئەو لێوانت بەلێوی زاوای پێگانەتە کرد دڵم کۆشکی عاشق بوو ڕۆیشتی وێرانت کرد بە یەک جارێ ڕۆیشتی تەرکی ئەو جێژوانت کرد ئەی قاید کاسر دەدوێنم ئەو بەندەم گۆ دەست و بر سڵاو لە قاید کاسر ئەمن تەحیەم بۆ ئەو کرد ڕۆژی مامەجم شیدی مڕۆکە گەحدەم بۆ کرد لەگەڵ ئاقای بەندۆ ڕۆگەحدەم بۆ زول سڵاو لە خاڵە حوسێن زایانە و دەست و بر بە کاکە هەربینی دوحی خێرم لە بۆ کرد ڕۆڵی قازی لوقمانە بۆوی دڵێم دەست و بر دڵما هەی جەماحە جێڕا بگرن بە باشی بەند لە دەوم دەباری هەر وەک ئاوی ڕەشاشی هەی
گەمەی بە بەندان دەکەم دەی هاڕم وەچی عاشی ئەو بەندەش بۆ هەو کەسەی قسەم دەکا لە پاشتی ئەی ئەمن هەر دەچمە پێشێ تۆش خەریکی تەڕناشی حەز ناکەم قسەی بکەم بەڵام لۆ هەندێ باشی ئەی حەز ناکەم قسەی بکەم بەڵام لۆ هەندێ باشی کوڕم هەوەندەلووسی دەڵێی فەخوری و کاشی بێ بەڵا بێژیە چاک دایتە کتێبە باشی ئەوڕۆکە هاقای بندیان چاک دایتە کتێبە باشی ئای هەمە بەندۆش دەیڵێ پێ دەڵێ چۆنی باشی بانە بم هەمە گیان